هەر لە منداڵیەوە هەڵگری نەخۆشی ڤایرۆسی جگەر بووە. ئێستا کە تەمەنی گەیشتووەتە 47 ساڵ بەدەست نەخۆشیەکەوە دەناڵێنێت. جارێک چاندنی جگەری بۆ کراوە، بەڵام هێشتا پێویستی باوەرگرتنی چارەسەری زیاتر هەیە لەبەر ئەوەی درەنگ بە نەخۆشیەکەی زانیوە. ئەو هاوڵاتیە بەم شێوەیە باسی ئازاری نەخۆشیەکەیمان بۆ دەکات. نەخۆشی ڤایرۆسی جگەرما ئیتر بە هیچ شێوەیەکی دکتۆر چارەسەری نەکرد، جگەریشان بۆ گۆڕیوم بە 7 دەفتەر لە هەندستان. وەڵی ئازارم هەیە، ئیسیت تووشی نەخۆشیکیش بووە کە خوێنم داوەزێت، خوێندابەزینیش پێ لە نەخۆشی خەسانی هیواشم. ڤایرۆسی جگەر نەخۆشیەکە و جگەری کەسەکە تووشی هەوکردن و تێکچوونی کردداری ڕۆژانەی دەکات. 5 جۆری هەیە کە بریتیە لە A، B، C، D و E. ڤایرۆسی جۆری B و C و D درێژخایەنە و لە ڕێگەی گواستنەوەی خوێن و بەکارهێنانی دەرزی پیس و کەلوپەلی نەخۆش کا ڤایرۆسەکەی لەسەر بێت دەگوازرێتەوە. ئەو 3 جۆرەی ڤایرۆسەکە بێنیشانەیە و نەخۆش درەنگ هەستی پێدەکات، بۆیە گواستنەوەی ئەم نەخۆشیە لە جۆرە درێژخایەنەکان زیاترە. بەڵام لە جۆری A و E کە کورتخایەنە و نیشانەکانی لەسەر کەسەکەدا دەردەکەوێت، گواستنەوەی کەمترە و لە ڕێگەی خواردن و خواردنەوەی ناتەندروستەوە کەسەکە تووشی ڤایرۆسەکە دەبێت. ترسێکی زۆر هەیە لە هەنێ نەخۆشی کە لە ڕاستیە ئەو نەمەترسیدارین. بۆ نمونە لە ناو خەڵک لە کوردستانە لەسەر ئاستی کوردستان لە خەڵک لای خۆمان خەڵک زۆر لە HIV ترسێت، لە میکرۆبی HIV ترسێت، بەڵام لە هەمان کاتە خەڵک نازانن کە ڤایرۆسی جگەر 10 جار زیاتر لە ڤایرۆسی HIV زووتر بڵاو بێتەوە و مەترسیدارترە. پزیشکان و پسپۆڕان داوا لە هاوڵاتیان دەکەن کە لە ڕووی دەرونیەوە هاوکاری نەخۆش بکەن لە وەرگرتنی چارەسەریەکاندا. چارەسەریەکانیش لە ڕێگەی حەپ و دەرزیەوە ئەنجام دەدرێت و لە کوردستان بەردەستە. بەڵام ئەگەر توش بووەکە چارەسەریەکانی وەرنەگرت، ئەوە جگەری بەرەو لە ناوچوون و پوکانەوە دەچێت و دەبێت چاندنی جگەری بۆ بکرێت. لە دوای نەخۆشی سیل، ڤایرۆسی جگەر دووەم هۆکاری لە ناوبردنی مرۆڤە لە جیهاندا. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی، لە جیهاندا 350 ملیۆن کەس هەڵگری ڤایرۆسی جگەرن. بەپێی ئامارەکانیش 1,400,000 کەس ساڵانە بەهۆی ڤایرۆسەکەەوە گیان لەدەست دەدەن. پسپۆڕان و پزیشکانی بوارەکە داوا لە هاوڵاتیان دەکەن کە پشکنینی پێشوەختە ئەنجام بدەن و کوتان وەربگرن و دوورکەونەوە لە خواردن و خواردنەوە ناتەندروستیەکان و هۆشیاری سێکسیان هەبێ. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.